گازی سروشتی هەرێمی کوردستان بەسەر لاشەی کێدا دەڕوات؟ ڕۆژی پێنجشەمە لە نێو تەمومژی دۆخی سیاسی هەرێمی کوردستان و لێدوانی توندی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بەرامبەر یەکتر بافڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی گەیشتە هەولێر و لەگەڵیدا هەواڵی کۆبوونەوەی بافڵ تاڵەبانی لەگەڵ دیبلۆماتکار و نوێنەری وڵاتان لە هەرێم بڵاو بووە. سەرەتا پێشبینی کرا کۆبوونەوەیەکی ئاسایی بێت و تیایدا هاوسەرۆکەکەی یەکێتی نیگەرانی خۆی بەرامبەر مامەڵەی پارتی بۆ شاری سلێمانی با دیبلۆماتکارەکان ئاشکرا بکات. بەڵام دواتر دەرکەوت کۆبوونەوەکە لەوە گەورەتر بووە کێشەی نەناردنی موچە و خزمەت گوزاری تیادا بێت. کۆبوونەوەکە بە ئامادەبوونی سەرکردایەتیە دیارەکانی یەکێتی لە هەولێر و سلێمانی ئەنجام درا و تەنانەت ئامادەبوونی دکتۆر ڕێواز فایق سەرۆکی پەرلەمان لە کۆبوونەوەکەدا ئاماژەیە بۆ قۆناغێکی نوێی ڕوبەڕووبوونەوەی یەکێتی لەگەڵ پارتیدا با تەماشاکردنی ڕاگەندراوی کۆبوونەوەکە ڕاستەوخۆ دیمەنەکانی ڕۆژانی بەر لا ڕووداوەکانی هەشتی تەموزی ساڵی ڕابردوو هاتنەوە بەرچاو کاتێک لاهور شێخ جەنگی هاوسەرۆکی یەکێتی پەیوەندیەکانی حیزبەکەی لەگەڵ پارتیدا گەیاندبووە ئەو پەڕی توندی. دوای هەشتی تەموز زۆر جار باز لەوە دەکرا بافڵ تاڵەبانی بە پشتگیری پارتی و تورکیا هاوسەرۆکەکەی دیکەی لە دەسەڵات دوور خستووەتەوە. بەڵام ئێستا ئەو جوڵە سیاسیەی بافڵ تاڵەبانی دەستی پێکردووە ئەم لێدانە لە بەرژەوەندی تورکیا بەو پێی بە قورسی لە سەرخەتە بۆ گواستنەوەی گازی سروشتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وڵاتەکەیەوە. ئەم ڕوبەڕووبوونەوەیەکی توندی پارتیە لەسەر چەند دۆسیەیەکی جیاواز. دیارترین ئەو دوو دۆسیەی ئێستا ناکۆکیەکانی پارتی و یەکێتی گەیاندووەتە ئاستی مریشکە ڕەشە هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان و هەناردەکردنی گازی هەرێمە بۆ ئەوروپا. یەکێتی دەیەوێت یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە و گۆڕانکاری ڕیشەیی لە هەڵبژاردندا بکرێت. ئەوکات دەیەوێت پارتی سربەخۆ دەست بۆ گازی سروشتی نەبات کە زۆرینەی گازەکە لە چوارچێوەی سنووری دەسەڵاتی زۆنی سەوزدایە. گازی سروشتی لەوە دەرچووە ڕاهەندێکی نێوخۆیی هەبێت بەڵکو ئێستا ئەو بابەتە لەسەر ئاستی هەرێمی و جیهانی بۆتە پرسێکی گەرم و یاریکەرە نێودەوڵەتیەکان ڕۆڵیان تیایدا هەیە. تورکیا دەیەوێت لە ڕێی گازی هەرێمەوە بەرامبەر رووسیا بەهێز بێت و وەکارتی فشاری سیاسی لە سووریا و ئۆکرانیا بەکاری بێنێت تاوەکو ڤلادیمیر پوتین ناچار بە سازش بکات. هەرچی بەریتانیایە بە هەندانی ئەمریکا دەیەوێت بە هەناردەکردنی گازی سروشتی هەرێم تۆڵە لەکە لە ڕقیەکەی پوتین بکاتەوە و بە یەکجاری پشت لە گازی سروشتی رووسیا بکات. رووسیا بەو پێی هێشتا لە عێراق خاوەنی نفوزێکی بەهێزی سیاسی و سەربازی نییە بۆ ڕێگریکردن لە هەناردەکردنی گازی سروشتی هەرێم بۆ ئەوروپا. هانای بۆ دۆستەکەی لە ناوچەکە کە ئێرانە بردووە. ئێرانیش لە پاڵ یەکێتی بۆ ڕێگریکردن لە گازی سروشتی هەرێم بۆ ئەوروپا وەستاوە. بافڵ تاڵەبانی لا کۆبوونەوەی لەگەڵ دیبلۆماتکاری وڵاتان بەڕوونی وتوێتی دەبێت گازی سروشتی بەسەر لاشەی ئەودا هەناردە بکرێت. ئەوەش ڕوونترین پەیامی یەکێتی بوو بۆ پارتی بەبێ پێچ و پەناو خوێندنەوەی جیاواز. بەڵام پارتی بەر لەوەی دوا قسەی خۆی بکات دەوێت ڕەواج بدات بە بابەتی پشتگیریکردنی قوبا تاڵەبانی جێگری سەرۆکوەزیران لە هەناردەکردنی گازی سروشتی هەرێمی کوردستان بە جۆرەی ئەو زانیاریانەی تایبەت دەست شارپرێس کەوتون. هۆکاری بێدەنگی قوبا تاڵەبانی لە جوڵەکانی بافڵ تاڵەبانی برای پەیوەندی نییە بەوەی قوبا تاڵەبانی لەگەڵ ناردنی گازی سروشتی هەرێم بێت لە ڕێگەی تورکیاوە بەڵکو ئەو دەیەوێت لە ڕێگەی حکوومەتی عێراقەوە ئەو کارە بکرێت و سەرەتا لە بەغداوە ڕێکەوتنی لەسەر بکرێت. ماوەیەکە باز لەوە دەکرێت لە سنووری چەمچەماڵ پارتی هێزی سەربازی دروست کردووە بەو پێی چەمچەماڵ ناوچە بەپیتەکەی گازی سروشتی هەرێمی کوردستانە. هێزی سەربازیش لەو ناوچەیە واتای خۆی هەیە. بەڵام دوای کۆبوونەوەکەی بافڵ تاڵەبانی لەگەڵ دیبلۆماتکارەکان جوڵەیەکی نوێ ئەوەی سەلمان کە بابەتەکە ئەگەری هەیە پەل بکێشێت بۆ ڕوبەڕووبوونەوەی سەربازی کاتێک وەهاب هەڵەبجەیی فەرماندەی هێزی دژە تیرۆر لە ڕاگەیەندراوێکدا باڵپشتی و هاوکاری خۆی بۆ جوڵەکانی بافڵ تاڵەبانی ڕاگەیان. چاودێرانی سیاسی پێشبینی دەکەن قۆناغی داهاتووی جوڵە نوێیەکەی یەکێتی بەڕاستی ئاشکراکردنی ڕای یەکێتی لە حکوومەتی هەرێم بجوڵێت بەواتای ئەوەی یەکێتی لە حکوومەتدا بەڕوونی داوای ئەوە بکات هەولێر و بەغدا بەر لە هەر پایتەختێکی دیکە لە
لەسەر گازی سروشتی هەرێم ڕێککەون ئەوەش دەبێتە گورزێکی نوێ بۆ پارتی چونکە پارتی نایەوێت گازەکە لە ڕێگەی بەغداوە هەناردەی دەرەوە بکرێت ناکرێت ئۆپەراسیۆنەکانی ئەم دواییەی تورکیاش لە هەرێمی کوردستان لە دۆسیەی گازی سروشتی دابماڵدرێت چونکە بەڕای چاودێران تورکیا دەیەوێت ئەنجامی ئۆپەراسیۆنی چنگقوفڵ بە دروستکردنی ناوچەی ئارام لە ناوچەکانی زاب مەتینا و ئاڤاشین لە هەرێمی کوردستان کۆتایی بێت دروستکردنی ناوچەی ئارام ڕێگە خۆشکەر دەبێت بۆ گواستنەوەی گازی سروشتی هەرێمی کوردستان لەو ناوچەیەوە کە تورکیا تیایدا جێگیر دەبێت و بە نرخێکیش دەبێت کە دڵخوازی تورکیا دەبێت پارتی کە بە توندی پێداگرە لەوەی گازی هەرێمی کوردستان لە ڕێگەی تورکیاوە هەناردە بکرێت و ئاو شێوەی نەوتی هەرێم گرێبەستێکی درێژخایەن لەگەڵ تورکیا بکات بۆ هەناردەکردنی لە ئێستادا لەسەر چەند پرسێکی سیاسی و ئیداری و دارایی لە ناکۆکیەکی توندایە لەگەڵ هاوتا حکومڕانەکەی کەیکێتیە دۆخی سیاسی و ئیداری و کۆمەڵایەتی هەرێم بە تەواوی لەژێر هەڕەشەی لێکترازان و ئاوکات پەرتەوازە بووندایە و چاودێران پێیان وایە وڵاتانی دەرەوە ڕۆڵی گەورەیان لە گۆڕەپانی هەرێم هەیە و ئەوەی ڕوودەدات درێژکراوەی ململانێ نێودەوڵەتیەکانە و شەڕی بە وەکالەتی دەوڵەتانی دراوسێ و جیهانیە نەکشەڕی نێوخۆیی و ناکۆکی لەسەر بەرژەوەندی خەڵک پارتی کە هێندە ڕوژدە لەسەر هەناردەکردن و یەکێتیش کە بەو شێوەیە هاتووەتە مەیدانەکە و دەیەوێت پارتی ڕابگرێت ئاخۆ لە کۆتاییدا گازی هەرێم بەسەر لاشەی کێدا دەڕوات پارتی یان یەکێتی